بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار برزان خوشويستانم همو عسرانك دوشم لخزمة كتاب نيابي مختصر منهاج القاصدين جيان بسر أبين أم كتاب نيابا ككرت كراوي إحياء علوم الدين هل لم شوينا ولم جاقيا جنابي موصم عثمان رحمتي لخزمة كتاب إحياء علوم الدين أو كتاب نيابي وتوتوا بيواني قوري وكو موصى عمر الرشاوي وموصى إبراهيم الرشاوي وزور بيوي قوري تر لخزمة أنا دانشتون أويك مشهور اللي أنا أظن همو جاري موصى عثمان أي فرمو ورن بابتشين خزمتي إحياء علوم الدين بزي إمام غزالي تجوينك من بي أدا شي من بي ألي أميك إمام غزالي باسي أكال آستيكي زور برزي بالاي دينداري وخواناسية إماش هر جاري أشينا خزمت بشك لم كتابة سباز بو خوام كتابة لتشوار باش بيكاتو سي بشي من طاو كردو إما بشي أخيرا كبشي منجياتا إنساني مسلمان شون رزقاري أبي شون أقات أخوا الرقاي السالكين وبرو خواتون شونا يكمن رقا كاتي أتوي برو خوا بروي وكو إمام باسي كل التوبة ودس بيك صبر شكر فقيري زهد أما أنا هموي درقان بولاي خواتبا إما باسي فقيري من بدور ودريجي كردوا هاتون تسر باسي زهد درسي كشمان لزهد باس كردوا أمرو إمام غزالي باسي تفصيلي زهد من بوكا لحياة جيان هموي لسر چي بيكاتوا لتشياء إما الزهد أكين شون زهد أكين براسي إنسان كلا خزمة أم بابي زهدا أوستي شهر مزارة بلا بردم رب العالمين إما اللمرو يا أون دا نعمتي خوامان بسروا يعني تصور كان زمانك لو شمرو فكان طواوي جهدي خوان صرف كلمة تنهابوي سكيان تيربين استئما نكسك مان تير اما هو لدين تنوعي خواردن بكاري هني جهدك زور قوريان كلو تا بس اوان دا عورتي خوان دا بوش الحمد لله جلو بوشاكي زور مسكن وجيك زور جهديان كلو انسان كان تا اكو شوين كان اوتي بحوانا الحمد لله شوين زور متوفر اتينا خدمه امام افرمي باسي ضروريات ومهمات جيان تنوك فرمي مهمات جيان لهمو انسان كان لحوبش بيقد خواردن واتە خواردنەوەشی لەگەڵا بێ جل و بەرگ و پۆشاک مەسکەن و جێگە ناوماڵ ئەثاثی ناوماڵ منکەح و زەواج لەگەڵ ماڵ و سەروەت و سامان لەگەڵ جاه و حرمەتی ئینسان هەموو ئینسانەکان هەرچی هەڵپە ئەکەن و هەوڵ ئەدەن بۆ ئەم حەوشتەیە کەسی وایە ماڵی بەلاوە گرنگ نییە بەڵام عەبدی جاهی خۆیەتی کەسی وایە جاهی بەلاوە گرنگ نییە بەڵام پارە بەلای ئەوە هەموو شتێک کەسی وایە منکەح و ژنهێنان نیکاح بەلایەوە گرنگترین شتە کەسی وایە ئەساسی ناوماڵ و دیکۆراتی ناوماڵ هەیە نە خودی ماڵەکە هەیە خواردنی زۆر هەیە جلوبەرگی زۆر بەڵام کۆی ئینسانەکان پێویستیان بەم حەوشتە هەیە ئایا کەسی زاهید چۆن تەسەڕف لەناو ئەم حەوتەیە ئەکە بۆیە ئیمام ئەم فەسڵەی ناو لێناوە بەناوی فصل في بيان تفصيل الزهد فيما هو من ضروريات الحياة تفصيل الزهد شونا لضروريات حياة إنسان أم حوت ضروريات حياة إنسان ببي أم حوت نايكري تصور كأجر خواردنا نبي اسم مسألة خواردنا زور كاد أجر فقير بلان خواردني إما زور سرنج مرة أكش زور خمي بي أخوين أشين بدميو أجر ملبسي نبي بهمان شواز مسكني نبي بهمان شواز تصور كان أجر جاهي نبي برواب كان لو كسا فقير ترك ومالي نية لو كسا فقير ترك خواردني نية شكا جاه السمعي إنسان زور زور قوري إنسان إيمان دار خوا هر كسا بأندازي خوي السمعي داوتي بويا حتى غيبتي لسر إيما حرام كردوه لبروي السمعي يكتر نشكيني أقام للسمعي يكتر لجاهي يكتر بي أفرمي يكيك أمانة هر حود بو باسكم يكم دانا كخواردنا أفرمي بزانا الزهد تيايا أويا كتيربي برسيد نبي هر كسش أفرمي إمام أما بشيوازك ناكري بلين همو كز أبي سيدنك خورما بخوا ناكري بلين همو كز أبي سفركي زور رازا وبي
نا بەپێی ئینسانەکان ئەمە گۆڕانکاری تیا دروست ئەبێ مرۆڤ لە حەیاتە ئایا بۆ ئەوە دروست کراوە کە چێژی ئەنواعی خواردن کە یا بۆ ئەوە دروست کراوە بە خواردنەکان خۆی ڕاگرێ و عیبادەتی پێ بکە. ئەمە فەلسەفەکەی ئیمامی غەزالیە کە ئەفەرمێ مرۆڤ بۆ ئیلتیزاز دروست نەکراوە لێرە، ڕاستە هەموو لەزەتەکان بکە هەموویان وەرگرە، بەڵام بزانە چی بۆ لاشەی تۆ زەڕورە و بەهێزت دەکا بۆ خزمەتی دینداریت بۆ خزمەتی خواناسیت، ئەو بەشەت وەرگرت، لەو بەشەیە تۆ قاڵ بوویتەوە، تۆ کەسێکی زاهیدی. عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ بە عەڕوەی وتی یەمڕ بنا هلال وهلال وهلال، 3 مانگ بەسەرمانە تێ ئەپەڕی 3 جار هیلالی مانگی عەرەبیمان ئەبینی لە ماڵەکەی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم، ڕحمان بە قوربانی بێ، بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بە دیداری بێ. ئەفەرمێ ئاگر لەم ماڵە پیرۆزانە ئەکرایەوە. قال قلت يا خالة، عروة الله بيوم ودوتم بوري أي چیتان أخوار فعلى أي شيء كنتم تعيشون، أي بچی أجيان أجر هیچ ئاگرێنە ئەکرایەوە. فەرمووی الماء والتمر، ئاو من أخوار لەگەڵ خورمایە بس ئەم دووشتە لە ماڵەکەی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم 3 مانگ. طبعا جار بووە ماڵەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم شتی زۆری تیا بووە. ئەفەرمێ جاری وا هەبوو لە ماڵەکەی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم 63 وشتر سرە بڕە. تصورکەن 63 وشتر پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەپێی ساڵەکانی خۆی عمری خۆی حیوانی سرە بڕی. ئەوە بوو لە کاتی حەجە 63 وشتری هێنا سەری بڕی. ئەفەرمێ طبعا ئەوە جارێک بە تەفسیل بۆم باس کردن کە ساڵی عمری ئینسان پێویستی بە عتق و کەفارەت هەیە، یعنی پێویستی بۆی ئازادی کەی. ئیتر تو ئەم ساڵدانە 40 ساڵە عمرێ بڕۆ لە 40 مزگەوتان نوێشکە، 40 ڕۆژ بە ڕۆژوو بە 40 جار خێرکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەصحابیش هەموو ئەویان هەبوو، حتا دایکمان عایشە 75 عەبد و جاریە ئازاد کرد چونکە عمری خۆی 75 بەپێی ساڵەکانی عمرت هەرچەندێکە 16 ساڵ عمرت هەیە وەرە 16 ئیشی خێرکە لە ئەم ساڵەی نوێیەتە. ئەفەرمێ دەی 3 جاری واشە بوو 3 مانگ لەسەر یەک لەم ماڵە پیرۆزە بەمەرجێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی پێویستە لە خزمەتیە بوو. ئەصحاب ئەوە ڕۆحی خۆیان فیدا ئەکرد ماڵ چییە، بەڵام سێری ئەم جوانەی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم چەند ڕەمزێکی گەورەی بۆ فوقەرا فەقیرەکان. 3 مانگ لە ماڵەکە ئاگر ناکرێتەوە تەنها خورما و ئاوە خورێ. ئەفەرمێ لەم مەسئلەیە ئەحادیث زۆر هەیە، فەرمایش زۆرە. وقد كان كثير من الزهاد يخشنون المطعم، زۆرێک لە زوهادە گەورەکان خواردنی زبریان ئەخوارد، شتێکی بەسیطیان ئەخوارد. وكان فيهم من لا يطيق ذلك، بەڵام ئەوە ئینسانە لە ئینسانە بۆ ئینسانێکی تر ئەگۆڕێ. ممکنە کەسێ بەدەنگی خورما بژی، ممکنە کەسێکی تر نەتوانێت. أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم لە غەزوەی مؤتە هەموویان پێکەوە لە تەبووکە، ڕۆژێکی زۆر گەرم زۆر ناڕەحەت کەس نەئەتوانی بە ڕۆژوو. فەرموویان کێ بە ڕۆژووە؟ پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە ناویانە بە ڕۆژوو بوو. پێم وابێ لە غەزوەی تەبووکەیە دووهەم کەس کە تیا بە ڕۆژوو عەبدوڵڵای کوڕی ڕەواحە، چونکە زۆر سەوامێکی گەورەیە. ئەفەرمێت تەنها ئەم دوانە، یعنی ئەصحابی تر توانای ئەویان نەبوو. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بە دارێکە هەڵگەڕا، قاچەکانی ئەوە باریک بوون، هاوڵان پێیان پێکەنین، دەستیان کردەوە پێکەنین بە قاچە باریکەکانی. فەرمووی بۆ پێ ئەکەنن؟ وەڵڵاهی قاچەکانی لای خوا لە ئوحود قورسترە. جۆری ئینسانەکان تەفاوت ئەکە لە مەسەلەی خواردنە. بۆیە ئەفەرمێ سوفیانی ثەوری یەکێک بۆ لە تابعینی گەورە و عالمێکی زۆر گەورە و زاهیدێکی زۆر گەورە. ئەفەرمێ وربما حمل في سفرته اللحم المشوي والفالوذج، لە کاتێک کە سەفەرێکی ئەکرد گۆشتی ئامادەکراوی لەگەڵ خۆیان ئەبرد و خواردنی فالوذج کە خواردنێکی زۆر تایبەتی مەلیکەکان بۆ ئەوەی ئەخوارد و بەکارهێنا. لاشەی ئەم شێوازێکە لاشەی کەسێکی تر شێوازێکی تر. ئەفەرمێت جملەی زوهد کامەیە؟ ئەوەیە هەر کەسە بەپێی بەدەنی خۆی ئەوەندەی قووەتی ئەداتێ بۆ تاعەت و عەبدایەتی. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ توانای ڕۆژوگرتنی نییە،
بەڵام بۆ قورئان خوێندن شەوێکە تا بەیان دائنیشە لە خزمەت قورئانە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم پێ ئەڵێ ابن مسعود بەسەر ما قورئان بخوێنە ئەڵێ بەسەر تۆیە یا رسول الله صلی الله عليه و آله وسلم بەڵێ ئەمەی گوێم لێ بێ کە تۆ قورئانە خوێنی مەلائیکە گوێت لێ ئەگرێ ئەلێرە ئەم صفەتە بەرزە لێرە لە مەسەلەی ڕۆژوە ناتوانێ بۆی ئەفەرمێ هەر کەسە بە ئەندازی خۆی بەدەنی خۆی چەندێکی پێویستە زیادە ڕەوی نەکە لە تەنەعومە بەڵام ئەبێ ئێمە بزانین ئەفەرمێ بەدەنی ئینسانەکان جیاوازە هەیانە تەحمل ناکە هەشیانە تەحملی زۆر بەقووت ئەکە و هەندێک لە پیاوە گەورەکان ئەفەرمێ هاتوون خواردنە گل داوەتەوە طبعا مەذهبێکمان هەیە مەذهبی ئەبوو ذەڕی غیفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەبوو ذەڕی غیفاری مەذهبێکی زۆر قورسی هەبووە حتا ئیمام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە زەمەنی خۆیان نەفی کرد بۆی فتوا نەدا بۆ کەس فکرەکەی ئەبوو ذەڕ چۆنە هەموو ئێوارێک هەرچی تێبێ بیبەخشی چونکە تۆ چاوەڕێی بەیانی ناکەی کە هیچ شتێکت بەدەستەوە بێ بۆ بەیان پێویستت پێ نییە کەس زەمانەتی ئەوەی نەداوێتە تا بەیانی تۆ بژی بۆیە ئەفەرمێ کەسی وا هەبوو لە ناو زاهیدەکانە شتی کۆ ئەکردەوە بۆ ساڵێکی کەسی وا شەبوو نە ئەیبەخشی هیچی نەئەهێشتەوە بۆیە بە پێی تاقەت و قووەتی کەسەکان گۆڕانکاری بەسەرایە ئەفەرمێ داودی تائی 20 دیناری هەڵگرت لە ماوەی 20 ساڵە وردە سەرفی کرد واتە ئیدخاری کرد ئێستا ئێمە ئەبینین هەمومان مەعاش مانگانەیە لە ناو دەوڵەتی ئیسلامیە لە ناو دەوڵەتی موسڵمانانە لە ناو خلافەتی ئیسلامیە مەعاش ساڵانەیە هیچ کاتێ مانگانە نەبوو ئەبێ ئیکتیفای ساڵێ بۆ کەسی موسڵمان دابین بکرێت لە جل و بەرگ و پۆشاک و خواردن و مەساریف و هەموو شتێک ساڵانە بۆیە ئێمە زەکاتیشمان ساڵانەیە مانگانە نییە ئەفەرمێ ئەوە تا پیاوێکی گەورە هاتووە پارە ئیدخارەکە بۆی سەرفی کاتەوە کەوا بوو ئەمە بە پێی نەفەرەکان جیاواز ئەبێ گرنگ ئەوەیە وەک جارێک لە خزمەتانە باسم کرد ماڵ لە دڵا نەبێ لە ناو دەسا بێ لە ناو دەسا بێ لە ناو دڵا نەبێ ئیتر ئەم کەسە زاهیدە زوهد ئەکە لە مەلبەس و جلو بەرگ و پۆشاکە ئەفەرمێ زاهید کێیە ئەوەی ئەوەندەی پۆشاک هەیە کە بۆ سەرما و گەرمای بەسیەتی و عەورەتیدا ئەپۆشێ لە کاتی سەرما بای خۆی لە کاتی گەرما بای خۆی ئەگەر جلەکانی جوانیان تیابێ قەی ناکە فەرمێ لە زوهد ناکەوێ ئیلا بەمەرج نەگیرە و جلەکانە شڕ و ئەوە بێت نەخێر با جلەکانە پاک و تەمیز بێت جوان بێ اینجا ئەفەرمێ نابێ جلێک لەبەرکە لەبەر شۆرت جلێکی شڕە لەبەرکە لەبەروی پێ بڵێن کەسێکی عابید و صالح طبعا ئەم هەموو قسانەی کە ئیمامی غەزالی باسی ئەکات لە زەمەنی ئەوە تا ئەم زەمانانەی ئەخیری ژانی خەڵکێک هەبوو لەوەچە جلێکی زبری لەبەر کردوێ وای زانی بێ ئەمە خواناسیە نابێ شۆرەت پێیاکەی بە جلە شڕەکان نەخێر زۆرێک لە سەلەف جلەکانیان زبر بوون و تیاشیانە نەبوو بە شۆرەت بۆ چونکە عامەتی خەڵەکە ئاوا بوو کەسێ خۆی جیاکاتەوە نابێت ئەفەرمێ لە ئەبی بوردەوە ڕیوایەت کراوە کە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هێنا عەبایەکی هێنا عەبایەک وەکو لەبات دروست کرا بوو زبر و ئیزارێکی زۆر زبری هێنا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەناو ئەم دوانە وەفاتی کرد ئەم جلە زبرانەی لەبەرا بوو کاتێکە وەفاتی کرد حەسەن ئەفەرمێ ئیمامی عومەر خوتبەی ئەدا نزیکەی 12 پینە بە جلەکانیەوە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ سەلەف بە عام جلێکی زبریان لەبەر کردو لە عامی سەلەف ئەگەر دیقەت بدەیت بۆیە عرسانەکەم ئەم نعمەتەی کە ئەمڕۆ بەسەرمانەوە هەیە سوپاسی زۆری خوایە ئەی تۆ تەسەوورکەن پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم معاذ ئەنێرێ بۆ یەمەن بۆ کۆکردنەوەی زەکات کە ئەینێرێ بۆ یەمەن ئەچێتە ئەوێ خەڵکی یەمەن قوماشیان زۆرە خەڵکی مەدینە قوماشیان نییە قوماش دەست ناکرد بۆیە لە بری زەکاتە قوماش وەرەگرێ جاربەر لە کاتی ڕەمەزانەوەوانە ئاڵێن تەنها غەیری خورما دروست نییە مەسەلەن یان غەیری برنج دروست نییە قوتی خۆت بیکەی بە سەرفیترە دلیلمان لەسەرەوە چییە کە دروستە پارەش بدرێ بەدەل بدرێ ئەو قسەی معاذە چونکە ئەعلەمکم بالحەلال والحەرام معاذ لە هەموو کەس عالمتر بۆ لە حەڵال و حەرامە لە بری ئەوەی گەنمیان لێ وەرگرێ قوماشی لێ وەرەگرتن لە بری ئەوەی حەیوان وەرگرێ قوماشی وەرەگرت لە زەکاتە هەمووی ئەناردەوە بۆ مەدینە یەکەم سووک بارەکرا دوو لە مەدینە زۆ پێویستیان بوو سێ لەسەر شوێنی ئەم خەڵکەی کە لەم شوێنە بوون ئەمە ئاسانتر بوو دەریکەن چونکە هەموو ماڵێک قوماشی تیا بوو وەکو هەموو ماڵێک کارگەی قوماشی تیا بوو بۆیە سێرەکەی لە زمانی
سەلەفە بەعام قوماش کەم بۆ ئەقمیشە بۆیە سێرەکەی بەعام نەبووتە شۆرەت بۆیە ئینسان جلو بەرگەکەی با تەجەمولی تیا بێ وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ جلێکی مرتب و پاک و تەمیز بەڵام تەجاوزی تیا نەکە زیادەڕەوی تیا نەکە تەسەورەکەن کە ئەڵەم زیادەڕەوی تیا نەکە ئەلەم هەرێمەی ئێمەیە تەسەورەکەن کەس هەبێت یەک کراز بکڕێ بە گەڵایەک بە زیاتر لە گەڵایەک بە زۆرتر عامەتی خەڵکی موسڵمان بە سادەیی مهم ئەوەیە ئەم پۆشاکە جوانە مرتبە پاک و تەمیزە لاشەی تۆشی شاردۆتەوە لە سەرما و گەرما تۆی پاراست لە ڕووی مەسکەنەوە ئەفەرمێ سێ دەرەجەمان هەیە جۆرێک ئینسان تەنها شوێنێکی بچووکی ئەوێ کە بۆ خۆی تێیە بژی و تەواو کە ئەوی زاویەیەک و سوچێکی مزگەوتی لەوەچی کیفایەتی بکە نە ئەفەرمێ ئەوەیە کە پارچەیەکی بۆ خۆی هەبێ کوو خێشتێکی هەبێ ئایا ئیتر لە با بڵێن گەڵای خورما دروستی کردووە یا لە هەر شتێک دروستێک کوخێکی بچکەڵەی هەبێ کە تایە بژی یان ئەوە تا ماڵێکی مەبنی و دروستکراوی هەبێ کە بەشی بکات بەڵام ئەبێ ئاگای لێبێ سەقفی زۆر بەرز و دیکۆراتی ناوماڵی زۆر و ئەوانە ئینسان لە زۆر دوورە خاتەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم وفاتی کرد بەردێکی نەخسە سەر بەر خشتێکی نەخسە سەر خشتێ بۆ دروستکردنی ماڵ حەسەنی بەسری ئەفەرمێ کاتێک کە ئەچووم ماڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم حجوراتەکانی لە ناو مزگەوتە ئەفەرمێ سەقفەکەی ئەوا بوو دەسم ئەیگەیشتێ دەی ئینسانی ئیماندار ئەجر وەرئەگرێ لەسەر هەموو شتێک وەکو لە فەرمای شتێکە هاتووە ئیلا لەسەر گەڵ نەبێت فەرمویان گەڵ چییە فەرمووی ئەو زیادە ڕێوەیە کە لە ماڵەکەی ئەیکات ئەوێ ماڵ دروستکات و زۆر هەوڵی لەگەڵاتە ئەجری لەسەر وەرناگرێت أفرمي هرشي إنسان بيكات إذا كان البنيان كفافا فلا أجر ولا وزر إبراهيم النخعي أفرمي مالكت أجر بأندازي أوجه بشي خوتي أكد نجناهد أجا نبا دارشي شي لسور أجري أفرمي كوابو بكرتي همو أويك بو الضرورة بو حياة إنسان لمالا لو تجاوزي كل أكاتشي أكات أويك ولا زهد لادا ئێمە لە خەریتەی ماڵەکانە جاریتر عەرزم کردوون زۆر فکرمان یعنی هەمیشە لای ئەوەیە کە ماڵەکانمان دیکۆرێکی زۆر جوان مرتب تەرتیباتی هەبێ قەت بیرمان لە خەریتەی ئیسلامی نەکردوێت لە مەسائیلی مەسکەنە هەموو ماڵێک پێویستی بە مزگەوتێکی بچووک هەیە هەموو ماڵێک ئەبێ مصەلایەکی شوێنێکی تایبەتی نوێژی تیا بێ لە مەذهەبی ئیمام ئەبوو حەنیفە فەرمێ حتا بێ میحرابیشی تیا بێ ئێستا لەوە چێگەر ئێمە بکەن بەڵام دوای ماڵەکەمان پارە ناکاتەوە خەریتەی ئیسلامی خەریتەی زۆر جوان هەن بە درێژای مێژووی خلافەتی ئیسلامی شتی زۆر نازار کراوە هەتا ئێستاش ئاسار و بەقایەکانی لە مەناطیقی ئەندەلوس و ئەوانە ماوەتەوە ئێمە ئیماندار زۆر پێویستمان بەوەیە کە ماڵەکەمان بە ئەندازی حاجەی خۆمان ئەمڕۆ یەک مناڵەت هەیە ئەمەندەت پێویستە دوو مناڵەت هەیە زیاترت پێویستە دە مناڵەت هەیە زۆرترت پێویستە چەندێک بکرێ ئینسان زیادەڕەوی نەکە جارێک دۆستێک میوان بوو هەندێک چاوشتی وای دانا و قەدەری خوا و شەوە میوانمان زۆر بوو دەوێتی ماوەسا من ژوورێکی میوانم هەیە حتا ڕۆژی مردن بەقەدەر ئەم شەوە میوانی تێ نایە تەسەوەر کە ئێستا بچووکە بۆتە مۆدێل هەر ئەبێ ژووری میوانمان هەبێ بەینەما کەمترین ڕێژە ئیسفادەی لێ کرد هەندێک خەرائیط هەیە لە وڵاتی ئێمە زۆر سەیرە یعنی سەرئاو و حەمام زۆر زەڕورە کەچی بچووکترین شوێنی بۆ دانرا یا پێشترین شوێن ژووری میوان کە کەمترین ڕێژە میوانی تێچێ زۆر بە گەورە و مرتب دروستێک هۆڵ کە زۆرترین قورسایی لەسرە زۆر کە زۆر بچووک و زۆر لاڕێ و ناشرین دروستەکرێ بۆیە هەندێک خەرائیط هەیە ئینسان حاجەکەی خۆی پێویستی خۆی چووکە هیچ خەریتەی کەسێ بۆ کەسێکتر جوان نییە هەر کەسە بە ئەندازی خۆی بە قەدەری خۆی چەنی پێویستە لە بابی زۆر ئینشاءڵڵا دەرناچێت لەوە تەجاوزی کرد ئەچێتە بابی زیادەڕێی و لە حەدی زۆر تەجاوزی کرد چوارەمین کەلوپەلی ناوماڵ چیت پێویستە ئەفەرمێ زۆر کات تەبەن لە مێژووی ئیسلامیە کەمترین ڕێژە لە شوشە و ئەوانە بەکار هاتووە زۆرترین ڕێژە ئەوەی کە بەکار هاتووە بریتی بۆ لە ئەو شتانی کە لە قوڕ دروستەکرێن خەزەف چۆن گۆزە دروست ئەکرێ مەسەلەن قووەت و هێزی تایە و سووتێنراوە و گەرم کراوە زۆرترین ئەمانە بەکار هاتووە
حتى لە کەوچکە زۆرترین دار بەکار هاتووە. بۆیە هەتا بکرێ ئیمام ئەفەرمێ ئەگەر ئەتەوێ زاهید بی ئەمانە بەکاربێنە. چەندێکت پێویستە ئەوەندە زیادە ڕەویتیا مەکە. ئەفەرمێ ئەگەر بکرێ هەر تەنها یەک قسە بۆ خواردن و خواردنەوەش بەکاربێنی باشترە. چەندێک ئالەتەکانە زۆرتر بێ، چەندێک پێویستی و گران بەهاتر بیان کڕی، ئەوەندە زیاتر تۆ لە زۆهد چوویتە دەرەوە. سەیری سیرەتی پێغەمبەریان کە صلی الله عليه وآله وسلم. ئیمامی عومەر ئەفەرمێ چوومە خزمەتی لەسەر حەسیرە دانیشتە بوو، ئەسەری حەسیرەکە هەر هەمووی بەسەر شانەوە دیار بوو. کە سەیرم کرد ئەو شوێنەی کە خواردنی تیادا ئەندێ، سەیرەکەم کۆ مشتێک کەمێک ساعێکی بچووک هەر ئەوەندە خواردن لە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جۆ هەبوو. ئەفەرمێ شتێکم نەبینی لە ڕوایەتێکە کە پێشچاو بگرێ لە ماڵەکە. ئیمامی عەلی ئەفەرمێ کاتێ فاتیمەم خواست، من و فاتیمە هەردووکمان تەنها فراشێکمان هەبوو کە پێستی مەڕێک بوو دامان ئەنا لەسەری ئەخەوتین، هەندە جاریش هەڵمان ئێگەڕایەوە بەو دیویە، ئیشمان لەسەر ئەکرد، ئەلەفمان لەسەر تەرتیب ئەکرد، خواردنمان لەسەر چاک ئەکرد. اینجا فەرمێ هیچ خادمێک نەبوو. زۆر کات کە فاتیمە کچی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم، فەرمێ کاتێک کە هەویری ئەشێلا، زۆر کات پرچی نێوچەوانی بەر ئەبوو ئەکەوتە ناو هەویرەکەەوە کاتێکەوە کارەکانی جێبەجێک. ئەوەندە ماندوو ئەبوو، توانای ئەوەی نەبوو دەستێکیشی ئەبەو شێوازە لێ بکە. ئەفەرمێت کەسێک چووە لای ئەبوو ذەڕی غیفاری کە عەرزم کردن مەزەبەکەی زۆر قورسە لەو مەسائلانە. ئەفەرمێ سەیرم کرد هیچ شتێک لە ماڵەکەیان نییە. وتم ئەرێ هیچ لە ماڵەکەی تویان نابێنم. ئەی ئەبوو ذەڕ، تی وەڵاو ماڵە تازەمان کردو، تۆ شتەکانم ڕەوانە کردو بۆ ئێوە. ماڵ تازەکە لەکوێیە؟ ناوە ماڵی عیبادەتم ساز کردو، هەمووی ئەنێرم بۆ ئەولە، پێش خۆم ئەینێرم لەوێ شوێنێکی چاکم تەرتیب کردووە. ئێرە هەراوە بە ئەوە تیا ماوینەتەوە هەتاوەکو خاوەنی ماڵ قەرار ئەدایتر ئێمە ئێرە بەجێڵین ئەچینە ماڵەکەی ترمان، ئەوێ خۆشترە، زۆر خۆش. تەسەوور کە ئەم پیاوە گەورانە چۆن ژیان، چۆن عەیشیان بەسەر بردو. لە مەسەلەی منکەحە ئەفەرمێ لە مەسەلەی ئەسڵی نیکاحە زوهد نییە ئیمام. لە زۆرینەی ژن هێنانیشە زوهد نییە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە دڵیا مەسائلی ئافرەتان خۆشەویست کرابوو. لە فەرمایشتێکە فەرمە حبب إلي من دنياكم ثلاث، نەک خۆم خۆشم ویستووە، لام خۆشەویست کراوە لە دنیای سێشت. یەکێک لەوانە ئەنیسا، یەکێک لەوانە طیب و بۆنخۆشی. بۆی ئەفەرمێ لە مەسەلەی نیکاح و منکەحەیە ئەفەرمێ زوهد نییە. چەندێک ئینسان پێویستی پێ بوو، ئەگەر پێویستی بە چوار ئافرەت بوو، چوار ئافرەت کەمتر. دەی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ خاوەنی چوار ئافرەت و چوار خێزان. ئەبوو سولەیمانی دارانی ئەفەرمێ هەر شتێک لە ئەهل، لە ماڵ، لە مناڵ ئەگەر مەشغوڵی کردی لە عیبادەت، بزانە لە زوهد لای داوی، ئەوە شومە بۆ تۆ. دەی چۆن چاومان بکەینەوە لەم بابەتە؟ ئەفەرمێ ئینسان ئەگەر شەهوەتی زۆر بەقووەت بوو، ئەترسا لەوەی تووشی زینا بێ، واجبە لەسەری ئەبێ ژن بێنێ. ئەگەر کەسێک نەئەترسا، ئایا نیکاح باشترە؟ نەئەترسا، بەڵام ئەیتوانێ عیبادەتی زۆرتر کە. ئایا عیبادەت باشترە بۆ ئەو یان نیکاح؟ اختلافیتە لە عولەمای مەذهبی ئیمامی شافعیە، زۆر ڕەئی لەسەرە. ئەسڵ وەهایە کە نیکاح باشترە لەبەر زۆربوونی نەسلی پێغەمبەری خوا و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. دەی چەندێک ئینسان لە مەسائلی ئافرەتە قەدەح لە دین نادا، دڵیشی مەشغوڵ نەکە، بەڵام هەوڵ بدە هەممی خۆی ئەسڵ نیکاح هەممی کۆ ئەکاتەوە، چاوی ئەپارێزێ، فکری ڕێک ئەکاتەوە. بۆی ئەفەرمێ چەندێک کرا لەم مەسئلە ناکاتە مەسائلی ئەوەی کە کەسێک زۆدی نەکردوێت. تۆ دیقەتی ئەم ڕۆژەی ئێمە بن لەوە ئەچێ ئەگەر کەسێک سێ ماڵ بکاتەوە کەس ناڵێ بۆچی بوو. کەچی ئەگەر کەسێک ژنی دووەم بێن ئەڵێ بۆچی بووە، ڕێگاکە چ پێویستی بەم سەر ئێشەیە هەبوو، بۆ چووکە ئێمە لێمان تێک چووە، لەمەیە زوهد نییە، لەوەیانە زوهد هەیە. اینجا ئەفەرمێ ئەوە ئیمامی عەلیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە چوار ژن کۆ ئەکاتەوە لێ کاتە. تەبان ئێمە شیعە زۆر ئیشیان لەسەر فکری ئێمە کردووە. طبعا ئێمە سیر کێسە بەس ئیمامی حوسێن ئەوەندەیان وتووە یا حوسێن، ئیمامی حەسەنیش باز ناکەن. بەینەما ئەولادەکانی ئیمامی عەلی سیرکە لە ژنەکانی تر سیرەکەی مناڵی هەیە ناوی ئەبوو بەکرن، مناڵی هەیە ناوی عومەرە، مناڵی هەیە ناوی عوثمانە. ئەم بغزە تەنها لە ئەهلی سونە سوبحان الله بەدی ناکرێ. ئەهلی سونە یەک پێغەمبەری ڕق لێ نییە، یەک سەحابی ڕق لەناو ئەهلی سونە کۆ نابێتەوە،
قەت ئەبەد لە دڵیانە. یەک سەحابە نییە ئێمە ڕەحمان لێبێ، یەک زانان نییە ڕەحمان لێبێ، یەک پێغەمبەر نییە عەلەیهیم السەڵات وەسەلام ڕەحمان لێبێ. هەموومان بە مساوی خۆشە، بە بەشێ لە تاعەتی ئەزانین، بە بەشێ لە عەبدایەتی خۆمانی ئەزانین. ئەفەرمێ هەندێک لە سەلەف ڕەئیان ئاوا بووە کە ئینسان ئافرەتێک کە کولی جەماڵی هەبێ و زۆر زۆر جوان بێ، ئافرەتێکی وەهای نەوێ، بۆ چونکە زۆر مەشغوڵی ئەکات، پێویستی بە شتی زۆر ئەبێت، بالی لای ئەبێ، مێشکی لای ئەبێ لە تاعەت و ئەوانە، ئافرەتێکەوە هەر ئەوەندە دڵی بگرێت کفایەتی پێ بکات و تەواو. اینجا ئەفەرمێ مالیکی کوڕی دینار کاتێک کە یەکێکیان ئەچوو ئافرەتێکی ئێنا زۆر جوان بووە، دیباجەی حەی، واتە وەکو بڵێ جوانترین ئافرەتی مەنتیقەیەکیان هەڵەبژار ئەیان هێنا، ئەڵێ هەر لە سەرەتاوە ئەیان ئەو شتەمان پێویستە، ئەو شتەمان پێویستە، وای لێ ئەکرد کە لە دینی دوور ئەخستەوە. بۆیە ئەفەرمێ وا باشترە کولی جەماڵ لە ئافرەتەکان نەبێ، ئافرەتێک هەر ئەوەندە دڵی بگرێ و صفاتی جەماڵ بە ئەندازی خۆی تیابێ. لە مەسەلەی ماڵە چەندێک ضرورەتە بۆ عیشی خۆت شەشەمدانە، بالەلات هەبێ، کۆی کەرەوە، زاهید ئەو کەسەیە کە کورت ئەکاتەوە، هەوڵ ئەدا، چەندێک پێویستی پێیەتی، ئەوەندە ئیتر زیاتر خەریک نابێت، ئەوەی کە مەشغوڵی ئەکات لە عیبادەت و تاعەتەکەی لێ ئەگەڕێ. ئێمە ناڵێن کەسی مسلمان بازرگانی نەکا و لە وتارێکشە بە درێژی باسم کردو بە تاتی ئەهلی سوننە پێویستیان بە دەوڵەمەندی هەیە. شیعە بە خۆمەز دنیای داگیر کردووە، جوولەکەش بە ئەو پارەی کە هیان بوو دەوڵەتیان دروست کردووە. ئەهلی سوننە پێویستی بە مادە هەیە، فەرد زۆر پێویستی بەوە هەیە لە ڕووی مادەوە بە قووەت بێ، بەس مادە بزانێ بۆچی بەکارهێنێ، نەبێتە عەبدی پارە، ئەمە گرنگە. هەموو هەوڵ و فکر و مێشک و هەموو خەیاڵاتی مادە چی لێ بکەم، هەموو مادەی دنیا کۆکەرەوە هی تۆ بێ، جوانی ژیان بۆ تۆ ناهێنێ. دڵ، ڕەحەتی، ڕازیبوون بۆ بەشەی کە هەتە. جاری وایە کەسێکی فەقیر زۆر ئاسوودەیە، کەسێکی دەوڵەمەند هیچ نا ئاسوودەیە، چونکە دەوڵەمەندەکە فەقیرە، فەقیرەکە دەوڵەمەندە، ئیکتیفای بە بەشەکەی خۆی کردو. دەی هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە ئەو ئەندازەیە کاسبی بکات کە مێشکی مەشغوڵ ناکە، کە فکری لە خواناسی دوور ناخاتەوە. ئەمە زاهیدە، چونکە پلەی زوهد زۆر پلەیەکی گەورەیە. ئێمە ئەمانەیە بەرەو لای خوا بڕۆین، ئەنواع ڕێگەمان هەیە. یەکێ لە ڕێگا زۆر سەریعەکان مەسائیلی زوهدە. ئەفەرمێ بۆیە حەمادی کوڕی سەلەمە کاتێکەوە دوکانی خۆی ئەکردەوە کە کەمێکی ئەفرۆشت، بای ئەوەی بەشی ئیکتیفای بکە، ئەو ڕۆژە ئیکتیفا بکە، ئیتر دوکانەکەی خۆی دائەخستەوە. سەعیدی کوڕی موسەیەب ئەفەرمێ کاتێکەوە خەریکی زەیت بوو، ئەی کڕی و ئەی فرۆشت، ئەفەرمێ کاتێکەوە وفاتی کرد 400 دیناری بەجێهێشت. ئەڵێ وتیان باشە چۆن ئەبێت تۆ کۆکەیتەوە، چونکە ئەم لە دڵیان نییە. فەرمووی ئەمەم کۆ کردوتۆ لی ئەسوونە بیها عێڕضی و دینی، شەرەف و کەرامەتی خۆمی پێ ئەپارێزم و دینداری خۆشمی پێ ئەەکەم. بۆیە لە مەسائیلی زوهدە قسەکەی شێخی شێخ عومەری ضیاءالدینم جارێک عەرز کردن کە داری ئەناشدار شێخ عومەر، ئەڵێن یەکێک لە موریدەکانی سۆفیەکان ئەڵێ ئاوا سەیری کەوتی قوربان تۆش خەریکی دنیای؟ فەرمووی من لە گڵا ئەینێژم نەک لە دڵا. ئینسانی ئیماندار با خاوەنی شت بێ، بەڵام شتەکە لە دڵیان نەبێ. بۆیە لە ماڵیشە ئەفەرمێت چەندێک پێی کرا ماڵەکە نەخاتە ناو دڵیەوە، ئەوە کاتە زوهد. لە جاهیشە ئینسان ئەبێ ئیلا جاهی هەبێ، ئەبێ گەورەی خۆی پارێزراوە بێ، دەی ئەبێ خۆی مەشغوڵ کا بە زوهدەوە، هەتاوەکو خوا جاهی لە دڵی خەڵکا بۆ دروستەکە، حرمەتی لە دڵی خەڵکا بۆ دروستە بێ. چەندێ زاهید بێ زیاتر ئەوەندە زیاتر، بەڵام ئەگەر هات و تەنها لەبەر ئەمە زوهدی ئەکرد لە شوێنێکە کە خەڵک چاوی لێ کەمێنانی ئەخوار، شوێنێکە خەڵک ئاگای لێ نیە زۆری ئەخوار، شوێنێکە خەڵک ئاگای لێتی تەقەشوفی ئەکرد لە ژیانە، زۆر سادە سەریژە، خەڵک ئاگای لێنەوە بە هەموو شێوازە پەلاماری ئەدا. ئەیویست بەهۆی زوهدەوە جاه پێیاکە، گوناهبارە بێ لەم زوهد بۆ ئەوە نیە جاهی پێ پێیاکە، بەڵکو لە جاها ئەبێ زوهدکەی، ئەبێ ئەم جاهەی خۆت کەفارەتی بدەی. ئیبن عەباس ئەفەرمێ چۆن لە هەموو شتێکە زەکات هەیە، ئەفەرمێ جاهیش زەکاتی هەیە. زەکاتی جاه چییە؟ ئەفەرمێ موسڵمانە کارێکی بە تۆ بوو بەدەمیەوە بڕۆی، چەندێ پێت کرا بە شەخسەتەکەی خۆت بەدەمیەوە بڕۆ. دەی هەموو ئەو شتانەی کە زەڕورن لە دنیا بە کورتی ئینسانی ئیماندار لە حەڵاڵەکە ئەتوانێ حەڵاڵی دەستگیر بێ،
بأندازي بيوستي خوي سرف كان زرر لديني أدا زرر لزهدكي أدا زرر لخواناسيكي أدا أما لخزمتنا كيش يقلو باساني كم ترين الرجل لجيانا باسم كله باسي زهد چکە لە زەمانەکەی خۆمانە سەیرەکەی لەگەڵ ئەوەی کە ئەی خوێنیتەوە دووریەکی زۆرمان لەگەڵ یەکترا هەیە بەڵام ئەوەی کە ئیمامی ئەحمەد ئەفەرمێ پرسیاریان لێ کرد ئەیەکون الرەجل زاهیدا وله 2000 دینار ئەکرێ کەسێک زاهید بێت و 2000 دیناری ئاڵتوونی هەبێ فەرمووی نەعەم إذا كان المال في يده لا في قلبه ئەگەر هاتوو ماڵەکە لە دەستیا بوو لە دڵیان نەبوو ئەکرێ لەگەڵ بوونی هەموو ئەو پارە زۆرش کە هەیەی هەر زاهید بێ هەر لە زاهیدین حساب کرێ ئینسانی ئیماندار لە ڕۆژی قیامەتە پێویستی بۆیە کاتێکە بە حوزوری خوا شاد دەبێتەوە لە هەموو ڕێگەکانەوە تەقی لێدا بێ کەس نازانێت چیمان بە قسمت ئەبێ زوبەیدە خێزانی هەرونە ڕەشید کۆتا قسم لە خزمەتانە کاتێکە وەفاتی کرد زوبەیدە زۆر خزمەتی گەورەی کردبوو هەزاران حەجاج ئەم کەسی ئامادە کردبوو کە ئەو بدا بە دەمیانەوە چەندین هەتی و خەڵکی زۆر زۆر ئیسفادەیان لێ کردبوو کاتێکە وەفاتی کرد یەکێ لە خادیمەکانی بینی جلێکی زۆر جوانی لەبەرایە زوبەیدە وتی زوبەیدە ئەوە بەچی ئەوە دەستکەوت لە کام ڕێوە دەستت کەوت وتی خۆی هەر جارێکە خۆی وتی ئەزانم ئاوی حەجاجەکان بوو ئەمەی پێ عەتا کردی تی ناوەڵا ئاوی حەجاجەکان نەبوو ئەڵە کەمێ وەساوتی دەی نانی هەژارەکان بوو تی نانی هەژارەکانیش نەبوو تی دەی ڕێزگرتن بوو لە هەتیوەکان وتی بەخوا ئەویش نەبوو وتی دەی چاکردنی ڕێگەکان بوو بۆ وڵاخەکان وتی بەخوا ئەویش نەبوو زۆر ئیشی گەورەی کردبوو زوبەیدە وتی ئەی زوبەیدە بەچی ئەمە دەستکەوت وتی وەڵڵاهی شەوێک هەستام لەبەر خاتی خوا هیچ کەس ئاگای لێ نەبوو دوورکەم نوێژم کرد خوا ئەم خەڵاتی پێبەخشیم و ڕزگاری کرد بە هیچ لەوانە ڕزگار نەبووم بەو دوورکاتە نەبێ ئێمەش نازانین لە کام دەرگاوە زوو بەخوا ئەگەین پێویستمان بەوەیە لە دەرگای تەوبە بدەین لە دەرگای شوکر بدەین لە دەرگای حەمدی خودا سەبر لەسەر ئارامگرتن لە دەرگای زوهد بدەین ئەگەر جارێکیش بێ زاهیدانە بژین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکر ئەکردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنها کردمان و کەس نەیزانی خوای عەفومان کرد گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەو دوایی کەین و فریای تەوبە ناکەین خوای عەفومان کرد یا ڕەبی خوای بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای ئەم مەجلیسانەمان لێ قبوڵ کە بە ذیکر لێمان وەرگرە تو گەورەی خۆت چۆن ئێمە ناوی تۆ ئەهێنین یا ئیلاهی ناومە لە ناو مەلەئی عەلایە بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای بە خۆشەویستانی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم حسابمان کە پەروەردگارە بە حورمەتی ئەم کەلیماتی ئەم پیاوە بەرزانەی کە نووسیویان و ئێمە لە خزمەتیان دڵمان پاک کەرەوە یا ڕەبی خوایە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە ڕۆحمان ئارام کە شارمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئارام کە یا ڕەبی خوایە ڕزقی حەڵاڵمان زیاد کە بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەی ڕزقی حەڵاڵ لەم شارەیە زیاد کە تو گەورەی خۆت بازاڕەکانمان پڕ ڕزق کە زەوی زەرعاتمان پڕبەرەکەت کە کانیاوەکانمان پڕبەرەکەت کە بیرەکانمان پڕبەرەکەت بکە میوە و میوەهاتی ئەم شارەمان پڕبەرەکەت کە زەراعەتی ئەم شارە پڕبەرەکەت کە ئاژەڵەکان لەم شارە پڕبەرەکەت کە یا ڕەب العالەمین خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە نەخۆشیە کوشندەکان بمان پارێزە زەلیلی سەر جێگەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین زەلیلی دەسی زاڵمانمان مەکە محتاجی دەسی نامردمان مەکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکاری خەجاڵەتبار پەروەردگارە هانامان بە گەورەی تۆ هێناوە هانامان بە ڕەحمەتی هێناوە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە عەفو بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
ئەم مەجلیسە کەسمان بەجێ نەهێڵین خوایە ئیلا ڕەحمەتی خۆت بەسەرمانە باران دەبێ یا ڕەبی خوایە ئەم مەجلیسە بەجێ نەهێڵین ئیلا گرفتەکانە بۆ چارەسەر کردبین خوای ئەمە گرفتمان زۆرە مشکلەمان زۆرە کەس نییە هانای بۆ بەرین تۆ نەبێ یا ئیلاهی هەموو گرفتەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت ئارامی بەسەرمانە ببارێنە ئێرەمان بۆ بکەرە بەهەشت یا ئەکرەمە الئەکرەمین بمان خەرە بەهەشتی خۆتەوە یا ئەکرەمە الئەکرەمین تو گەورەی خۆت خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە هەر مسلمانە لە مزگەوتە نوێژێک ئەکات و نوێژێکی کردووە خوای لە گوناهیان ببورە یا ڕەبی خوای هەر کەس خزمەتێکی ئەم مزگەوتەی کردو خوای لە گوناهی ببورە خوای یان لە گوناهی جەنابی ماوەسا مەلا عوسمان ببورە دەرەجاتی عالی کە یا ڕەب العالەمین ئەو پیاوە گەورانەی لە مزگەوتە خوایان خزمەتێکیان کردو ڕۆژێ لە ڕۆژان لەسەر جەم گوناهەکانیان ببورە دەرەجاتیان عالی کە پلەیان بەرز کەرەوە لای خۆت یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕ خەیر کە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە دەرمان مەکە لەم دنیای بە ئیمانەوە نەبێ دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ یا ڕەب العالەمین خوای ئەمە زمانمان کول لە دوعایە بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دوعاکەین خوای ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا هەر چاکەیەکی داوا لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان هەر خراپەیەکی پەنا پێگرتووی لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين